پێشبینی دەکرێت ئەو لافاوەی لە دووشەمەی ڕابردووەوە بەشێک لە وڵاتی ئەڵمانیای گرتووەتەوە و بەو هۆیەوە زیاتر لە 100 کەس گیانیان لەدەستداوە، خراپتر لەوەی کە هەیە بە دوای خۆیدا بهێنێت. لە چەند ناوچەیەکی خۆراوای ئەڵمانیا بەهۆی بارانی بەخوڕەوە لافاوێکی گەورە ڕوویدا. بەو هۆیەوە بەپێی ئامارەکان تا ئامادەکردنی ئەم راپۆرتە 103 کەس گیانیان لەدەستداوە و پێشبینی بەرزبوونەوەی زیاتری قوربانیەکانیش دەکرێت. ئەو لافاوەی هەردوو ویلایەتی ڕاینلاند و باکووری ڕاینی باشووری خۆراوای ئەڵمانیای گرتووەتەوە، لە دوای جەنگی دووەمی جیهانیەوە بە توندترین شەپۆلی لافاودا دەنرێت کە لەو وڵاتەدا هەڵساوە. هەر لە ژێر کاریگەری ئەو لافاوەدا لە بەلجیکاش 14 کەس تا ئێستا گیانیان لەدەستداوە. لۆکسۆمبۆرگ و هۆڵندا و فەڕەنساش بە توندی زیانیان بەرکەوتووە، بەڵام زیانە گەورەکە بەر ئەڵمانیا کەوتووە. لە ئێستادا تیمەکانی فریاکەوتن لە ئەڵمانیا بە دوای سەدان کەسی بێسەر و شوێندا وێڵن. ئەنگێلا مێرکل ڕاوێژکاری ئەڵمانیاش کە ئێستا بە سەردانێک لە ئەمریکایە ترسی خۆی نیشاندا لەوەی بەم زوانە قەبارەی ڕاستەقینەی زیانەکانی کارە ساتە سروشتیەکە نەزانرێت. بە پێی زانیاریەکانیش تەنها لە ناوچەی نوێنار ئارفایلەر لە ویلایەتی ڕاینلاند پەیوەندی لەگەڵ 1300 کەس بچڕاوە. 40 تا 60 کەسیش بەهۆی ڕوخانی 6 خانووەوە بێسەر و شوێنن. لەلایەکی دیکەوە حکومەت نزیکەی 1000 سەربازی بۆ هاوکاریکردنی تیمەکانی فریاکەوتن بە مەبەستی بەدواداگەڕان و ڕزگارکردنی هاوڵاتیان لە شارۆچکە و گوندە زیان بەرکەوتوەکان خستووەتە گەڕ. وەک لە وێنەکانیشدا دەردەکەوێت خانوو و شەقام و گۆڕەپانەکان سەرڕێژ بوون و هەر ئۆتۆمبیلە و ئاوەی بات و هەر درەختە و ئاو هەڵی کەندووە و بەشێکی بەرچاوی ناوچەکەش لە دنیای دەرەوە دابڕاوە. لای خۆی هۆرست سیهۆڤەر وەزیری ناوخۆی ئەڵمانیا بە پێویستی زانی وڵاتەکەی لە داهاتوودا باشتر خۆی بۆ ئەم ڕووداوانە ئامادە بکات و وتیشی ئەوەی ڕوودەدات ئەنجامی گۆڕانە لە کەشوهەوادا. ئەو دوو ویلایەتی لافاوەکەی لێ هەڵساوە بە دوو قەرەباڵغترین ویلایەت و ناوچەی ئەڵمانیا ژمار دەکرێت، بۆیە ئاماری زیان و قوربانیەکانیشی تا دێ زیاتر دەبن. هەر لەو میانەیەدا ئەنگیریت کرامپ کارین پاوەر ژنەوەزیری بەرگری ئەڵمانیا واژۆی لەسەر فەرمانی دۆخی لە ناکاوی سەربازی لە خۆرئاوای وڵاتەکەی کرد. کارناسانی کەشوهەوا پێیان وایە کە گۆڕانی کەشوهەوا پێشبینی تێکچوونی زیاتری کەشوهەوای لێ دەکرێت، بەڵام بەستنەوەی ڕووداوێکی دیاریکراوی هاوشێوەی ئەوەی ئێستا لە ئەوروپای خۆرهەڵات ڕوودەدات بە قەتیزبوونی پلەی گەرماوە بە شتێکی ئاڵۆز دەزانن. چەند ساڵێک بەر لە ئێستا گۆڤاری لانس بلانێتری هێڵس لە سەرزاری پسپۆڕانەوە بڵاوی کردەوە کە ئەگەر هەوڵی پێویست بۆ ڕوبەڕووبوونەوەی نەدرێت، ئەوە بەگەیشتن بە ساڵی 2030 گۆڕانەکانی کەشوهەوا تەنها لە ئەوروپا دەبنە هۆی کوشتنی 152,000 کەس. بە پێی توێژینەوەی کاگۆڤارەکە بڵاوی کردبووەوە شەپۆلەکانی گەرما لە سەدا 99 حاڵەتەکانی مردن بەهۆی کەشوهەواوە پێک دێنن. دۆخەکەش کاریگەری زیاتر لەسەر ناوچەکانی باشووری ئەوروپادا دەنێت.